هەڵبەت ئەمڕۆ ڕۆژی ژیانی نەخۆشیەکان یاخود با بڵێن چاندنی دڵ نەشتەرگەکانی دڵە تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین باس لە باوترین نەخۆشیەکانی دڵ دەکەین و هاوکات نوێترین توێژینەوە پزیشکیان یاخود نوێترین زانستی پزیشکی بۆ نەخۆشیەکانی دڵ ئێستادا لە هەرێمی کوردستان لە چاستەدایە تا بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئارام جەمال میرزا ڕاوێژکاری نەخۆشیەکانی دڵ و قەستەرە کە ڕاستەوخۆ لە ئەستودیۆی بەیانی کوردستان نیوز میوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. هەڵبەتە سەرەتا لە باوترین نەخۆشیەکانی دڵەوە دەست پێ دەکەین. لە هەرێمی کوردستان یاخود بە شێوەیەکی گشتی لە جیهاندا باوترین نەخۆشیەکانی دڵ ئێستا کامانن؟ سپاسدانەکەم بۆ ڕەخساندنیم هەلە لە ڕاستیە باوترین نەخۆشیەکانی دڵ ئەو نەخۆشیانانی کە بەهۆی تەسک بوونەوە یان گیران لەو مرو لە خوێنانەی کە خوێن ئەبن بۆ ماسوولکەکانی دڵ. وەکو ئاشکرایە دڵ بەشی سەرەکی دڵ ماسوولکەیە کە وای لە دڵ کردووە کۆکو ترومپایەک ئیشکە کە بەردەوام خوێن بەرە بۆ هەموو پارچەکانی جەستی مرۆڤ. هەچ کاتێک تەسک بوونەوە یان گیران لەو مرو لە خوێنانە دروست بوو حاڵەتێک ڕۆئەیە کە بە کوردی پێوەتە سینگە کوژێ یان نەوبەی دڵ یان دەبحە سەدرێ یان جڵەی دڵ کەواتە هەچ کاتێک تەسک بوونەوە ڕووبا لەو مرو لە خوێنانە کە تەسک بوونەوە لە 150 بە ڕۆژوور نەخۆشەکە ئاڕازیە بێت یعنی هەست بە ئاڕازەکانەکات یان گیران کە ئەو مرو لە خوێنانە بە تەواتی بژیرن ئەو وەختە خوێن ناچێت بۆ ماسوولکەکانی دڵ. ئەمە بێتە هۆی نەخۆشی کە پێوەتە سنگە کوشک و باسمان کرد کە ئەمە باوترین جۆرەکانی نەخۆشەکانی دڵ توانین بڵین زیاتر لە 185 بۆ 90 نەخۆشەکانی دڵ بۆی تەسکبوونیان گیران لە بۆرەکانی خوێنان ڕوودەدات. باشە دکتۆر هۆکار چێکە بم دوایانە جڵدەی دڵ هێندە زۆر بۆ لێنەوە هاوڵاتیانە؟ خۆی بەڕاستی و پرسیارێکی زۆر شمولیە خۆی زیادبوونی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ شتێکی گلۆبەڵەواتە شتێکە لە جیهانە هەیە نەک هەر لە هەرێمی کوردستان و عێراق بۆی ڕاستگۆ بم خاستن بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە لە دوای 2020ەوە دەرکەوت لە دوای 2019ەوە دەرکەوتووە کە ڕێژبەی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لە وڵاتانی ئاسیا لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە باشووری خۆرهەڵاتی ئاسیا لە زیادبوونەیە بە هەمان شێوەش لە ئەوروپای خۆرهەڵات لە زیادبوونەیە بینەما لە ئەوروپای خۆرهەڵات نسبەکە ڕێژەکە بە شێوەیەکی کەم دابازی هۆکار زۆر ئەوەیە بۆ ئەوەی کە ئێمە زیاتر تووشی نەخۆشی دڵبن ئەوەی کە لێکۆڵینەوە زانستیەکان دەریان خست و ئیسپات بووە لە ڕاستیە بەشی شێری بەرجگەرە کێشانەکرێت بەداخەوە ئێمە هەستەکەین یان من ئەبینین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە نسبەی جگەرە کێشان زۆر زیادی کردووە نەک هەر لە هەرێمی کوردستان و عێراق ئێمە باسی بەعام لە جیهانە باسەکەین وەکو باسم کرد لە ئاسیا لە وڵاتانی ئاسیا لە باشووری خۆرئاوای ئاسیا لە وڵاتەکانی کەنداو جگەرە کێشان هەر ئەو جگەرێنیە کە ئێستا کێشێ بەداخەوە ئێستا جۆری تازە هاتۆ ڤەی بوو ئەمانە هەمووی کە بەڕاستی کە دەرکەوتووە لێکۆڵینەوە زانستیەکان ئیسپاتیان کردووە کە زەرێریان زۆر زیاترە وەک لە جگەرە کێشانی ئاسایی بە هەمان شێوە بۆ نەرگی لە کێشان کەواتە ئەوەی کە ئێستا زانست پێی گەیشتووە کە ئیسپات بووە زۆر دەمێکە و ئێستا بەردەوام جەختی لێکاتەوە جگەرە کێشانە بەڕاستی جگەرە کێشان کە هۆکاری سەرەکیە بۆ توشبوون و بۆ مردنیش گیان لە دەستان بە نەخۆشەکانی دڵ لە ئاخر توێژینەوەیە کە دەرکەوتووە ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە دەرکەوتووە جگەرە کێشان هۆکارێک نییە تەنها بۆ تۆژبوون بە نەخۆشەکانی دڵ بینەما هۆکارێکە کە سێ ئەوەندە بۆ 4 ئەوەندە مردن یان گیان لە دەستان زیاکە دوای ئەوەی کە تۆ نەشتەرگەری بۆ نەخۆشەکەی بۆ نمونە نەخۆشی تێ دەمارەکانی دڵی تەسک بۆ تۆ شەبکە و باڵۆنی بۆکەین دەمارەکانی بۆکەینەوە ئەگە دوو نەخۆشێکمان هەبێت نەخۆشی چند دوای ئەوەی کە ئێمە شەبکە و باڵۆنی بۆکەین جگەرە تەرکەکە نەخۆشی دوم بە هەمان ڕفم ئەمێنێتەوە جگەرە تەرک ناکە لێکۆڵینەکان دەریان خستووە ئەوانەی کە جگەرە تەرک ناکەن سێ ئەوەندە دوو ئەوەندە بۆ سێ ئەوەندە زیاتر نسبەی مردن تیانە زیاترە فهۆکاری سەیرەکی بەڕاستی کە ئەوە ئێستا زۆر جەختی لێکەنەوە جگەرە کێشان وەی کە منەی بینم بەداخەوە ئێستا ژمارەیەکی زۆری خەڵک جگەرە کێشن زۆر کەس وڵات دکتۆر جگەرم تەرک کردەوە زۆر پاشم بە سێرەکەی ڤەیپە کێشە ئەمە ئاکێشم خۆی فکری هەرچەندوانەیە تۆری بەرنامەکەت ئەوە نەبێ بە زەمە زۆر گرنگمە باسکەم لە ئەساسا ڤەیپ کەوەی پێڵەن نەرگیلەی ئەلکترۆنیکەوە تەسمیەکی غەڵەتە کە دروست بوو بۆ ئەوە بوو کۆمپانیاک ئەوروپیەکان و ئەمریکەکان دروستیان کرد بۆ ئەوەی کە هەنگاوی یەکەم بێت بۆی کە ئینسان بتوانێت جگەرە دەرکات بەس دوایی بە پێچوانەوە دەرکەوت سەلمێنراک کە ئالوودەبوون بە ڤەیپۆ زۆر زیاتر وەک لە جگەرە کێشانی ئاسایی وەزەرەکانی چەندەها جار
زیاتر لە جگەرە کێشانی ئاسایی. ئەمە پرسیاری هاوڵاتیە کە کێسە پەیوەندی کردووە بە پەیوەندیەکانی کورسانیزەوە دەوێت و پرسیار ئاستی بەڕێستان بکەین ئەڵێت کەواتە زیانەکانی جگەرە کێشان لە تووتن زیاترێکە یاخود لەڤەی پوو نێرگەلە و ئەم جۆرە بابەتانە کامیان زیاتر کێشانی بۆ تەندروستی دڵ خراپە؟ هەمووی زۆر خراپە. هەمووی وەکوویەک بەبێ جیاوازی. هەمووی زۆر خراپە بەس خراپ هەیە و خراپترە و خراپترین هەیە. باشە خراپترینەکە جگەرەکەیە یا ڤەیپەکە خراپترینەکە وا لە خەڵک بکەین بچە جگەرە بکێشانەوە هەمووی خراپە یەک لێ خراپن بەس ئەوەی کە سەلمێنراوە کۆمپۆنەنتی واتە پێکهاتەی ڤەیپ مەوادی کیمیایی زۆر زیاترە. مەوادی کیمیایی زۆر ترسناکی تایە لە ڕاستیە ئەگەر بێشی بکەیتەوە مەوادی ترسناکی تیا ناو ڤەیپە کەەوە بوونی نییە لە ناو جگەرە لە هەمان کاتە جگەرەی ئاسایی وەکو باسەکە زیاتر لە 4000 مادەی کیمیایی سامی تایە تەسەوور کە 4000 و بەڕۆژوو کە ژمارەیەکی ئەجگار خەیاڵیە لەبەرەوە هەمووی خراپترە بەزەوەی کە دەرکەوتەوە ڤەیپ خراپترە و بێجگە لەوەی کە کۆمپۆنەنتەکەی واتە پێکهاتی کیمیایی زۆر خراپتری تایە ئاسارتر بەردەستەکە کابرا ئاوا دانیشتۆ لە پاسا لە میترۆیا لە ئاواکە دەرێنێ و قومێشی لێ وەکو جگەری کە نییە کاتی بێ و بەکاری بیانی بە کاتیی پێوە چەند سانەیەکی لەوانەیە پێ بچێت بەس ئەمە هیچی پێ ناچێت لەبرۆ ئەسباب زۆرە بگەڕێمەوە سەر مەوزوع ئاساسەکە گرنگترین هۆکار زیادبوونی جگەرە کێشانە و ئێستا زۆربەی زۆری تێوژنەکان ڕۆژ بە ڕۆژ دەریەخەن کە زەرری و زیان جگەرە زۆر هێندە زۆر زیاتر وەکلەوەی کە پێشتر زانراوە ئەمە یەکەمیان جگەرە کێشانە هۆکاری دووەم کە بەڕاستی ئێمە هەر لێرە ملاحەزەی ئەکەین و لە وڵاتەکانی کەندا و دەوروبەریشدا هەیە نەبوونی وەرزشکردنە بە شێوەیەکی مبەرمەج و عنی بە شێوەیەکی بەردەوام من دەها جا باسمان کردووە بەڕاستی وەرزشکردن بە شێوەیەکی پزیشکی و بە شێوەیەکی زانستیانە هۆکارێکی سەرەکیە بۆ دوورکەوتنەوە لە توژون بە نەخۆشەکانی یعنی ئەمە هەموو لێکۆڵینەوە زانستیەکان ئیسپاتیان کردووە بەمەرجێک ئەو وەرزشانە ئەبێ بە شێوەیەکی زۆر زانستیانە بکرێت ئێمە هەندێک وەرزشمان هەیە پێڵێن کاردیۆ هەل لە دڵەوە کاردیۆ لە دڵەوە هاتووە کەوا ئەکات توژون بە نەخۆشی دڵ کەمتر بێتەوە ئەو وەرزشانەست کە باسیەکەین پاسکیل لێخوڕین مەلەکردن ڕاکردن هایکین ینی سەرکەوتن بە شاخ ئەمانە ئیسفادەی زۆر ئەمانە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام بکرێ هەفتەی 5 جاران لە نەخشە ڕێگای دووربوون لە توژون بە نەخۆشەکانی دڵ باسی 18 دقه بۆ 20 دقه ئەکرا خولەک لە ڕۆژێکە ئێستا ئەوەنە بە گرنگیەوە سێری وەرزشکردنەکرێ ئەوە زیابەوە بە 25 خولەک بۆ 30 خولەک لە ڕۆژێکە هەفتەی 5 لە هەفتەیەکە یعنی لێکۆڵینەکان دەریان خستووە کە سوودی وەرزش هەندێک جار بەرامبەر بە هەندێک دەرمانە کە دوور دەخاتەوە لە توژون بە نەخۆشەکان کاتە ئەبێ ئێمە زیاتر باسی ئەو هۆکارانە بکەین کە پریڤێنتەبڵە ئەواتە ئەتوانین منعیانکەین بۆ نمونە من جگەران ئەکێشم ئەتوانم تەرکیکەم بۆ نمونە من ڕێ وەرزش ناکەم ئەتوان وەرزشکەم لە هەمان کاتە هەندێک هۆکاری کە هەیە لە دەرەوەی ئیرادەی مرۆڤە خی گەورەوا دروستکەوە بۆ نمونە هۆکاری بۆ ماوەی جەنێتیک هۆکارە کرۆمۆسۆمەکان هەندێک کەس هەیە کرۆمۆسۆمەکانی ئامادەیە بۆ ئەو کەسە زیاتر نەخۆشی تووشی نەخۆشی دەبێت ئەو بەدەست ئادەمیزاد بەدەست ئێمە نیە ناتوانین هیچ شتێکی تیا بکەین خی گەورە ئەو جیناتانی وا دروستکەوە بێنەمە باشتر ئەو هۆکارانە باس کرێت کە پریڤێنتەبڵە کە ئەتوانین منعیانکەین وەکو باسم کرد جگەرە کێشان لە هەمووی گرنگتر دوای ئەوە وەرزشکردن بەڕاستی کە وەرزشت کرد هۆکاری سێمیت قەڵەویە زیادە کێشی زیاد بەداخۆ ئێمە بەشی زۆری ئەم وڵاتانی کە تیاژی وەزن کێشمان زیایە معادلەیەک هەیە کە BMI ینی بۆدی ماس ئیندێکس حسابەکە هەچ کەسێ ئەوەی کە ناوسکی پێوەرێت ینی بەشەوەی تیرەی دەروەی ئەگەر لە 25 زیاتر بێت پێڵێن ئۆڤەروەیت ینی کێشی لە 30 زیاتر بێت قەڵەویە کە ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ توژبوون بە نەخۆشەکان کەواتە سێ هۆکار زۆر گرنگە کە لە ئێستا زانستی تازە و هەرواش بوو بەستا زیاتر چەختی لەسەرەکرێتەوە کە هۆکاری سەرکین بۆ توژبوون بە نەخۆشەکانی جگەرە کێشان وەرزش نەکردن لەگەڵ وەزنی زیا و قەڵەوی باشە دکتۆر لە ئێستادا زانستی پزیشکی بۆ نەخۆشیەکانی دڵچیمان پێداوت ئەو نەشتەرگەریانی کە بە جۆرێک لە جۆرەکان ئومێد بەخشە بۆ ڕزگاربوون لەم گرفتە و تەندروستیانی کە دڵبوونیان هەیە تا چەندە بەرەو پێش چووە وە دیاریکراویش لە هەرێمی کوردستاندا ئاستێکی باشمان بڕیوە خۆی بەڕاستی خۆشبەختانە ئەتوان بڵێم لە هەشتاکانەوە لە نێهات هێشتاکان و بدایەتی نەوەکانەوە یعنی بازێکی زۆر جۆریرە
لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ. ئەو وەختە یەکێ لەوانەیە کە کاتێکە یعنی دانانی ئەم شەبەکانە بوو کە خەستەڕۆ شەبکە و باڵۆن کە بەڕاستی دەتوانین بڵێن ژیان وای لە ملیۆنەها نەخۆش کرد کە بتوان بە شێوەیەکی ئاسایی بژین ڕۆژانە ئاسایی بژین. لە هەشتاونەوەکانە تەتەوڕازۆ بوو لەم ئاخرەشە بەڕاستی زۆرشتی تازە هەیە. یەکێ لە شتا تازەکان دۆزینەوەی زۆر دەرمانی تازەیە کە بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردووە بۆ نەخۆشی شەکرە بەکارهاتوون. ئێستا ئەم دەرمانانە هەمووی یعنی سلمێنراون کە ئیسپادەیان زۆرە بۆ ئەو نەخۆشانی کە لاوازی دڵیان هەیە. لە ڕووی بابەتە مدیکەڵەکەیەوە زۆر دەرمانی تازە هەن کە سوود ئەگەێنە بۆ نەخۆشانی کە لاوازن کە ماسوولکەی دڵیان لاوازە. لەمان کاتیشە هەندێک نەشتەرگەری تازە هاتۆتە پێشەوە بۆ نمونە چەند ساڵی ڕابردووە چاندنی سەمامەکانی دڵ لە ڕێگەی ڕانەوە کە نەخۆشەکە بەنجی عام وەرناگرێ و زۆربەی زۆری سەمامەکان ئێستا زۆربەی زۆری سەمامەکان ئەو لە ڕێی دانانی بە نەشتەرگەڵی دڵی کراوە نابێت. فەم پێشکەوتنانە دایم لە ئارادان شتی تازە زۆرە. بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەتوانم بڵێم خۆشبەختانە ئێمە لە ساڵی بیداەتی 2009 تاکو و ئەم ئەخیرەش پێشکەوتنی باشوویە. ئەتوان بڵێم بەشی زۆری نەخۆشەکان ئەتوانی لە ناو هەرێمی کوردستانە چارەسەرکەین کە من ئەو حاڵەتانەی کە پێویستە کا بچنە دەرێ بۆ وەرگرتنی چارەسەر بەس ئەوەشت بیر نەچێ چارەسەر زۆر کەس هەیە چارەسەرەکەش لە وڵاتی خۆیان هەیە چ لە وڵاتیش کە چارەسەر وەرگێ ئەمە شتێکی باوە لە ئەوروپا و لە ئەمریکاش. لەبەرەوە توان بڵێم لە هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری نەخۆشەکان ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەتوانین چارەسەریان بکەین و چارەسەر بەردەوام. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سپاس بۆ دکتۆر ئارام جەمال میرزا ڕاوێژکاری نەخۆشیەکانی دڵ و قەسرە دووبارە سپاس بۆ بەڕێستانکردنی بەیانی فرساد نیوز.